تازەترین بەرهەمە کە دەستگای چاپکردنی سەردەم چاپکردووە ئەم شەو بەس ئەمەشم باز لە هینەکە ئەفسانەی شامارانەکە شتێکی زۆر تایبەتە باز لە کۆناغی بەڵێ لە ڕووی گێڕانەوەی شامارانەوە باز لە کۆناغی گۆڕانکاری ژنەکەم چوار دەست پێکە سەرەتای بیرۆکەی یاخۆت ڕاگەاندنی دامەزراندنی ئەمن ناوەندە ئەگرێتەوە بۆ ساڵی 2020 و لە 3 ساڵ بەر لە ئێستایش با بڵێن دەست بەکاربوون لە ناوەندی ئەرشیف بوو بە بوارێکی ئەمەلی و واقعی لە ناوناوەندەکەواتە ئەمڕۆ 3 ساڵ تێئەپەڕێ بەسەر ساڵیاتی ناوەندی ئەرشیف و پەرتوخانەی ژنی کورد کە ئامانج لە ئەم ناوەندە ئەوە بووە کە هەمیشە گفتوگۆ لەسەر ئەوە هەبووە کە ژن ئەبێ مێژوی خۆی بینوسێتەوە ژن خاوەنی ئەرشیفی خۆی بێ ژن خاوەنی پەرتوخانەیەکی تایبەتمەند بێ بە بوارەکانی خۆی لە ئەستی ژنانی کورددا و لە ئاستی چوارپارچەی کوردستانە ئەم بیرۆکەیە لە سەرەتاوە ناگیهانا کارسەل یەکێک بووە خۆی لە خاوەنی بیرۆکەکە و لە هەڵپەکردن و کۆڵنەدان بۆ ئەوەی ئەم ناوەندە بێتە دنیای لەدایکبوون و ژیانەوە لە سلێمانیشە بۆیە لە ساڵی 2020 ئەم ناوەندە کە دامەزراندنەکەی ڕاگەیەندرا و دەست بەکاربوونەکەی تا ئێستش بەردەوامە چالاکی ئەم ناوەندە لەمڕۆدا بریتێ لە دوو چالاکی دوو جۆر چالاکی یەکەم ئەتوانم بڵێم هەر لەژێر دروشمی ئەوەی پەرتووکێکی ژنان دا بنێ و پەرتووکێکی تر هەڵبگرە ئەمە دروشمی یا ناونیشانی ئەو چالاکیەیە کە بریتێ لە پێشانگایەکی کتێبەکان هەمووی نووسەری ژنن لە ڕێگەی ئەم پیشانگایەوە ئەمانەوێ هەم دەوڵەمەندی کتێبخانەکەی ناوەندەکە بکەین بەوەی کە کتێبێکی تایبەتمەند بە بواری ژنان بهێنە ناو ناوەندەکەوە هەم ئێمەش لە بەرامبەر بەوەیە ئاڵوگۆڕی کتێبێکەکەین کە خۆی ئارەزوومەندان ئەو میوانەیە هەڵی ئەگرێ ئەمە ئامانجێکە بۆ پێشانگاکە کە درێژەی هەیە و نووسەرەکان نووسەری ژنن قەڵەمەکان و کتێبەکانی کە دانراوە لێرە هەمە ڕەنگن و زۆرێک لەو ژنانەی نووسەر کە بوو کتێبیان هەیە بەشداری ئەم پێشانگایانیان کردووە بۆی ئەمە یەکێک لە چالاکیەکانی ناوەندەکە لەمڕۆیە چالاکیەکی کە با بڵێم کاتەکەشی لە سعاتەوە بۆ سەعات 3 بەردەوامیەتی هەیە ئەم پێشانگایە چالاکی دووهەم لەژێر سیمینارێکە لەژێر ناونیشانی ئاوازمەندی کورد لە لایلایەدا کە چەند ژنێکی بەشدار بوو قسەکەرن لە ناو سیمینارەکەیە و بانگێشتنامەکە تایبەت کراوە بە کۆمەڵێک ژن لەو بوارەیە کە گرنگی بە مێژووی لایلایە ئەدەن لەلایەن کوردەوە لە بوارە دەرونیەکەیەوە لە بوارە کۆمەڵایەتەکەیەوە لە بوارەکانی تریەوە چۆن بتوانین وەکو فۆلکلۆرێک وەکو بوارێکی فۆلکلۆری چۆن بتوانین هەڵسەنگاندن و شرۆڤەیەکی ئەم بوارە بکەین بۆ ئەوی لە دوایی یا بەبێ بەیەکێک لە پرۆژە استراتیژیەکانی کارکردنی ناوەندەکە سمینارەکە لەلایەن 3 تا 4 بەشدار بووە قسەی لەسەر ئەکرێ لە ڕەهەندە جیاوازەکانی لایلایەوە کە دیقەت بی لە ناوەندەکە ناوەکەی ناوەندی ئەرشیف توێژینەوە و پەرتوخانەی ژنی کورد یان هەر یەکە لەو وشانە بوارێکی کارکردنی ئەم ناوەندەیە و هەرێکە لەو وشانە گزارشتە لەوەی کە چۆن بتوانین ناوەندێکی ئەرشیفی تایبەتمەند لەسەر جەمبوارەکانە کە کتێبخانەی یەکێکە لە کارەکانی ئەو ناوەندە چۆن بتوانین ئەمە گەشەی پێبین چۆن بتوانین ژنی کورد خاوەنی شوێنێکی ئەرشیفی تایبەتمەند پێ بخۆی و چۆن بتوانین ژنی کورد خۆی مێژووی خۆی بنووسێتەوە و لە هەموو بوارەکانە لە بواری هونەریە لە بواری کۆمەڵایەتیە لە بواری دەرونیە لە سەر جەمبوارەکان ئەوەی کە گرنگە
ئەم لایەنەیەوە و ئەم ئامانجەکە زۆر گرنگە بەڵام زۆر فرەبوارە. و کارکردنی ئەم فرەبواریە بەڕاستی ماندووبوونێکی زۆری ئەوێت نەک تەنها لە ئاستی باشووری کوردستانە بەڵکو لە هەسەر جەم لە ئاستی جیهانە لە ئاستی پاشەکانی تری کوردستانە کە ئەمە دوولایەنەیە هەم لە ڕووی ئیشکردن و دەوڵەمەندکردنی ئەو ناوەندەوە پەرتوخانەکەی کە جەنابەت ئەڵێ لە ڕووی کتێبەوە دەوڵەمەندی بکەی هەم لە ڕووی ئەوەی کە گرێدراوی بواری کارکردوانی ناوناوەندەکەیەوە دەرەوەی ناوەندەکەش کە کۆمەڵگەیە کە تاکی کووردە کە ئاسی هۆشیاری تاکی کووردە کە بوونی ژینگەی گشتی کۆمەڵگەی کوردیە بەڕاستی ئەمانە هەمووی ڕۆڵ ئەگەڕن بۆ ئەوی ئەم ناوەندە بێتە سەرپێی خۆی ئەم ناوەندە گەشە بکە ئەم ناوەندە بتوانێت ئەو ئامانجی هەڵی گرتووە بە کۆدەنگی ژنان بە تایبەتی و بە یەکگرتووی ژنان بە تایبەتی و بە هاوکاری و پشتیوانی ئەو پیاوانەی کە باوەڕیان بە پرسی ژن هەیە وەکو پرسێکی مرۆڤایەتی بێنە پێشەوە لە پای ئەم ئامانجا هەوڵ بدەین هەمومان پێکەوە بتوانین ئەو ناوەندە دروستکەین کە بەڕاستی نەوە لە دوای نەوە لە داهاتووە بتوانێت سوودمەند بێ لەم ئەرژیش ئەم ناوەندە کە ناوەندێکی ئەرشیفی تایبەتمەند ئەبێ بە بواری ژنان کە ئەتوانم بڵێم یەکێکە یاخود یەکێکە لە دەگمەنترین ئەو ناوەندانەی کە بەم ئامانجا هەوڵ ئەیە کۆکەرەوەی توانا و هێز و فکر و هزری ژنان بێت لە ئاستی کوردستانە گومانی تێدانە لە هەر شوێنێکە کتێب هەبێ مێژووی کتێبە گەڕێتەوە بۆ چەندین سەدە و چەندین هەزارە لەمەوبەرکە لە سەردەمی ئەشکەوتەوە دەستی پێکرۆ ئەو دەمەی مرۆڤ عەقڵ و ئاگایی بەرەو گەشەکردن و بەرەو هەنگاونان بەرەو پێشت و بەرەو حەزاریەت دەستی پێکرد دەستی کرد بە نووسین و لە زمانی ئاماژۆ هاتە ناو دنیای ڕاگەیاندنی پەیپ و شەکان بۆ بەگا ئاگای هێنانەوەی دەوروبەرەکەی گومانی تێدانێت کتێبێکێکە لەو بەشانەی کە بەرهەمی شارستانێتی مرۆڤ و عەقڵی مرۆڤە کە ئەمە بۆ ئەوەیە کە مرۆڤەکان بەرەو هەنگاونان بەرەو ژیان و ئایندەیەکی باش هەنگاو بنێ کتێبخانە لە هەر شوێن و پێگە و بوارێکە دابنرێت ئەمە شوێنێکە بۆ بە ئاگاهێنانەوەی کۆمەڵانی خەڵک گومانی تێدانێ ئێرە وەکو پێگەیەکی ژن کە پێویستە هەبێت و گرنگی پێبیرێت و هەموو ئەو ئەدیب و نووسرانی کە بابەتەکانیان ئەنووسن و کار بکەن بۆ ئەوی کە لە خزمەتی ئێرەدا بن ئەمە کارێکی زۆر باش ئەبێت کە وەکو هەستێکی بەرپرسیارەتی ئێمە خزمەتی ئەم ناوەندە بکەین ئەم ناوەندە لە پێناوی ئەوایە کە ئێمە جارێکی ترسەر لە بەری عەقڵ و ئاگایی ژن بنیاد بنینەوە ژنوان لێ بکەین بگاتەوە بە ئاستێکی ئەوتۆ کە جارێکی تر خێزان لە بە بوارێکی زۆر باش بنیاد بنێتەوانێ و بتوانێت پەروەردەیەکی زۆر جوان جارێکی تر دابنێتەوە بۆ نێو کۆمەلگا بەرەو پێشبەرین هەڵبەتە هەموو پێشکەوتنەکان هەموو ئەوەی کە کۆمەلگا و حەزارەت بەرەو پێشەوە بە لەسەر دەستی ژنە لە دایک ئەبێ لەبەر ئەوەی کە ئەوە ژنەکە مناڵ پەروەرداکە ئەوە ژنەکە خێزانێکی جوان و ئارام و بەختەوەر ئەتوانێت بنیادنێ ئەمە بەکێ بەو ژنەی کە ئاستی ئاگایی بەرزە بەو ژنەی کە کەسێکە کە هەمیشە لە کتێب دانەبراوە بەو ژنەی کە هەمیشە ئەو کتێبی کە لە بەدەستایەتی بە جۆرێکی ئەو تۆکە زانیاری و معریفەکەی کە بەشکا لەگەڵ مناڵەکەیە ئەو ژنی کە مناڵەکەی هەمیشە بێتە ناو کتێبخانەکان بیباتە ناو پێشەنگاکان بیباتە شوێنێکی ئەو تۆکە مناڵەکەی کۆمەلگایەک بە پەرپرسیارەتی و پێ بگەێنێ کە لە ئاستی کۆمەلگاکانی پێشکەوتی جیهانە